مانی ئێستا مانگرتنی بەشێک لە فەرمانبەران هەیە بەهۆی دواکەوتی موچەکانیانەوە دەچمە لای بابان ئەنوەر ڕاستەخۆ لەگەڵمانای پەیامدەرمان بابان سڵاو لێبێ زانیاری زیاترمان بدەرێ. بابان ئەگەر گوێت لە منە زانیاری چیت لایە لەسەر مانگرتنی فەرمانبەران؟ بەڵێ مەریوان ئەمەی کەی بینن ئەمانەی کە لە پشمەوە ژمارەیەک لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی بەرهەمەنەوتەکانن ئەمڕۆ بۆ دووەمین ڕۆژە لە بەردەم بینای پارێزگای سلێمانی لێرە کۆبوونەتەوە ڕێگای چوونە ژوورەوەی فەرمانبەران و کارمەندانی پارێزگای سلێمانیان بەڕووی فەرمانبەران و شۆفێرانی ئەو شۆفێرانی کەچنە نێو بینای پارێزگاوە داخستەوە ماوەی 2 ڕۆژە لێرە نزیکی کاتژمێرەکە بێ لێرە وەستاون و دەرگاکان ئەم دەرگا سەرەکیە کە دەرگای هاتوچۆی چوونە ژوورەوەی بەڕووی بەرپرسانی پارێزگای سلێمانیدا داخراون بۆیە بەرپرسانی پارێزگای سلێمانی ئەم بەیانێ لە دەرگای ئەو دیوە دەرگای دووەمی پارێزگاوە چوونەتە سەردەوامی فەرمی خۆیان ئەمانی کە لێرەن سەرجەمیان داواکاری پێدانی موچەکەیانەکەن کە ئەمڕۆ ماوەی 59 ڕۆژە موچیان وەرنەگرتووە واتە نزیکەی 2 مانگە موچیان وەرنەگرتووە و جگە لەوەش موچەی 5 مانگی ڕابردویان لای حکوومەتە ئەمان نیگەرانن لە گوزەرانی خۆیان و دەڵێن پێنەدانی موچەکانیان کاریگەری کردوتە سەر ژیانیان مەریوان من پێم خۆشە لە زاری خۆیانەوە مەعاناتی خۆیان بگوازنەوە دەچمە لای ئەم بەڕێزە بەرزم ئێوە چیتان هەیە و بۆچی لێرە گربوونەتەوە؟ والله ئێوە بۆ نزیکەی 5 مانگە سێ هیچ موسەیەک ماوەرنەگرتووە داواکاری ئەنجومەنی محافەزەش بێتە ناومان و ئەم داواکاریانەمان بگەێنێ بە ڕێز پارێزگار و لایەنە بەرپرسەکان. ئێوە بۆ ئێرەتان هەڵبژاردەوە بۆ وەک هاوشێوەی فەرمانگەکانی تر لە بەردەم بەڕێوەبەرایەتێکی خۆتان ئەم خۆپیشاندانتان نەکرد لە هەر شوێنێکاوەسی هیچ زەورێکی نێ نازانین چی بکەین و هەیە چی بکەین لەوان دەسەڵاتی زیاتر بە ئێرە هەر تۆزێک باشتر هەرەوەیە کە پێی دەڵێن محافەزە و پارێزگاری شارێکە و گەورەی و ئەو حسابەکەتەکە لێرەدا هەرەوەندە هیچ بەرپرسێکی محافەزاتون بەدەمتانەوە هیچ کەسێک نهاتووە ئێمەش نرخیان بۆ دانانین ئەگەر ئەوان بێن ئەمەش نرخیان بۆ دادەنین وەسەلام هەرەوەیە. مەریوان جیاواز لەم فەرمانبەرانی کە ئێستا من لە ناویانام لە چەند بەڕێوەبەرایەتێکی تر هەر لە شاری سلێمانی بە هەمان شێوەیە فەرمانبەرانە بایکۆتی دەوامی ئاسایی خۆیانیان کردو و لە بەردەم بەڕێوەبەرایەتەکانی خۆیان داماریان کردو لەوانە شارەوانی خۆراوە و چەند فەرمانگەیەکی تریش بەڕێزم ئێوە بەنیازی چین بەنیازن تاکەی بەردەوام والله ئێمە بەنیازن ئینشاءالله من خۆم وەکو شخصی خۆم حەز ئەەکەم لەگەڵ ئەمانەیە بم لەبەر ئەوەی ئێمە بەنی و موچە ڕازی نابین ئەگەر وەکو عەبادی یەکەم مانگ بووە بەنی و موچەکە ڕازی بوون بەڵام پاش 4 مانگ پێمان ئەڵێ بەنی و موچە ڕازی بن هیچ ڕازی نابین. ئەو هەواڵی پێدانی نیوموچە ئێوە هێناوەتە سەر شەقامیان دواکەوتنی موچە بەڵێ دواکەوتنی موچەکەش و هەردووشی نیو موچەکەش ئێمە بە نیو موچە ڕازی نابین ئێمە مامۆستامان هەیە بۆ نمونە 2 مانگ قەرزاری کرێخانووە 600,000 ئاەتە 600کە ڕێک ئەبێ بیاتەوە بە کرێخانوو ئەی چی بخوا و چی بۆ ماڵ و مناڵ سەرف بکە ئێستا بەنیازم ئەم شارە بکەن و لەسەر ئەم وازعە پارەکان کەڵەکە بوون لە سوچی بانکەکانە مرۆڤی وایە دەمرێ لە ڕێی پارویە نانە سەر سفرە و خوانەکان ڕازاوەی ماست و نانە زەمانە زۆر گۆڕاوە سێژەمە هەر بەیانە چی گیرفان و جانتایە لەگەڵ دەغیلەکانە هەر لاستیکیان تیاماوە توخوا ئەمە ژیانە بەزەیی دێ بە داد و دادوەر و دادگاکانە ئەن تەحکوموا بالعەدلی هەر وێردی سەر زمانە گەر چاویشە هەڵکۆڵن ئاساییە و بیزانە دەرگاکان ئاوەڵان بۆ لە تەکیە و حوجرەکانە دووکەڵی خۆڵ و خاشاک تا کەشکەشەی ئاسمانە شێرپەنجە وەک هەڵامەت بڵاوە لە ناومانە دەفتەرێ پارە و هەژار کوجا مەرحەبایانە دەفتەری شەکرە و زەخدوان لە گیرفانەکانە تەرازوی حەق شێواوە لەسەر شانووی ژیانە چینێک لەسەر زەوین و چینێکیش لە ئاسمانە بیرەوەری هیوایە گوا لە ناو هیچ زرمانە ئێسقان بۆ مامۆستا چونکە مافی خۆیانە. دوای ئەمەیکە خۆپیشاندانی ئەمڕۆتان کردووە چی بڕارێکی ترە؟ بەردەوامین بڕیارمان ناوە بەردەوامی هەتا پێدانی موچەکانمان. زۆر سپاس. مەریوان ئەگەر هاوکارم و دیمەنانتان بۆ گوازێتەوە ئێستا وەکوتم ئەمانە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی بەرهەمەنەوتیەکانن کە لە ئێستادا ڕێگای سەرەکی چوونە ژوورەوەی بینای بەردەم پارێزگای سلێمانیان بەڕووی فەرمانبەرانی ئەم پارێزگادا داخستووە و داوا دەکەن کە موچەی فەوتاوی چەند مانگی ڕابردویان پێ بدرێت. بەڵێ مەریوان بەڵێ سپاس بۆ بابان ئەنوەر پەیامدەرمان لە سلێمانی دیارە ئەوە بەشێک لە فەرمانبەران بوون کە